بەدوای شتێکە ئەگەر ئاسوودەیەکی پێ ببەخشە، ینی چۆن بم ئاسوودە بم ئەمشەو بێخەم بخەوم کۆمەڵێک بابەت تووشمانە نەبێ نازانین چۆن چارەسەرکەین. بابەتە ئاینیەکان خواستیان لەسرە لەبەرەوەی من هەموو جارێگەڵم ئاخۆ هۆکار چی بێ خەڵک زیاتر بە دوای ئەوانە ئەگەڕێ دنیایەکی جەنجاڵ تێی کەوتوین خەڵکی لە تەندروستیەکی باری دەرونیەکی شێوا وایە بە دوای شتێکە ئەگەڕێ ئاسوودەیەکی پێ ببەخشە، ینی چۆن بم ئاسوودە بم ئەمشەو بێخەم بخەوم ئارامێک بگەڕێ هەمیشە مرۆڤ کاتێ هەستەکە بێتاقەتە یا هەستەکە بەدەست گرفتەکانی ژیانەوە گیری خواردووە ئەوێ پەنابەرێتە بەر هێزێک سەر و هەموو هێزەکان ئەو کاتەش سەر و هەموو هێزەکان دەناخوای پەروەردگارە بۆیە پەنا ئەباتە بەر بابەتێکی ئاینی بەڵکو ئاسوودەیە بە دەرونی ببەخشێ و ئیتر دڵنیا بێ لەوەی لەوە ئەچێ پارێزراوە بێ یا هەر جۆرە ئەمانە بوونەتە هۆکاریەوەی لەم ڕۆژانە خەڵکی بەهۆی جەنجاڵی ژیان و زۆری کێشە و گرفتەکانەوە پەنابەرێتە بەر شتانێک کە ئاسوودەیەکی پێ ببەخشێ. کتێبەکانمان عادەتەن زۆربەی ئاینی فکرینەوە بۆ نەوجەوانان و بۆ گەنجن. ئەلحەمدولیلا تا ئێستا زۆرترین کتێبکەوەی ڕێژی لێ فرۆشراوە دۆڵی هەڵواسراوە کە ڕۆمانێکی خەیاڵیە باسی کێشە فکری و دنیایەکانەکە بەڵام بە شێوازێکی ڕۆمان کە چیە لایەنە دینیەکەی کە چۆن ئەمانە چارەسەری بۆ بدۆزینەوە چۆن چارەسەری بکەین لە ژیان بۆ نمونە ئێمە ڕۆژانە کۆمەڵێک بابەت تووشمانە نەبێ نازانین چۆن چارەسەرکەین بەڵام ئەم پێتەڵە چۆن لە ڕوانگەی دینیەوە چارەسەری بکەیت و چۆن پشت بەخوا ببەستی ئەوە